بەنای بەرز و بێهاوتە جوانترین سڵاوێمەتان پێشکەش ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ بەختەوەرین کە ئەمڕۆژ لا پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژهاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەور و بەرگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت. بینەرانی عزیز لە کەشوهاوایەکی ساردی زستانیدا جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆمان لە دوو تەوەری سەرەکی لەگەڵ چەند ڕاپۆرت و زانیاریەکی تایبەت کە بۆمان ئامادەکردوون پێشکەشتان دەکەین. تەوەری یەکەمی بەرنامەکەمان کەمپینێک ڕاگەیەنراوە لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆ ئاژەڵانی بێلانە، پاراستنی ئاژەڵانی بێلانە کە ئەمڕۆ لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسە لەسەر ئەم کەمپینە دەکەین. ڕەنگە هەرێکیشمان ئەو پرسیارەمان بۆ دروست بێ ئایا ئاژەڵ هەیە بێلانە بێت، ئاژەڵێک کە خۆماڵی بێ ئەوە دیارە لە ماڵێکایە و دەپارێزرێ، بەڵام ئایا ئاژەڵانێک کە لە دەرەوە بن تا چەندە پێویستیان بەوە هەیە کە مرۆڤ بیان پارێزێت. تەوەری دووەمی بەرنامەکەشمان لە چەند ڕۆژی ڕابردوودا پێشانگایەک لە سلێمانی لە قوتابخانەکانی تایبەت بە یونایتد ساینس کراوەتەوە لەوەی کە پێشبینیەکانیان بۆ 10 ساڵی داهاتووی سلێمانیە لە بابەتەکانی ئەدەبی و کەلتوری و هونەریدا بەتایبەتی لەوەی کە 10 ساڵی داهاتوو چه پێشبینیەکیان کردووە بۆ سلێمانی لە ژێر ناونیشانی بەرهەمی من کە ئەمڕۆ میوانداری یەکێک لە سەرپەرشتیارانی پرۆژەکە و هەروەها چەند قوتابیەکی لە یەکەمەکانی یونایتد ساینسمان دەکەین بۆی کە بزانین مەبەستیان لەم پێشانگایە چی هەیە و تا چەندە پێویستە سلێمانی و بەرپرسانی سلێمانی سوود لە تێڕوانینی قوتابیە زیرەکەکان وەرگرن کە پێشبینیان بۆ داهاتووی سلێمانی کردووە. لەگەڵ چەند ڕاپۆرت و زانیاریە گۆت پێشتریش ئاماژەم پێکرد تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. بەڵای زانەوەکە میشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوهاوای سەرجەم شار و شارژەکانی هەرێمی کوردستان. دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان با بزانین نرخی دراوەکان بە تایبەتی لیرەی تورکی و دۆلاری ئەمریکی و تومەنی ئێرانی چه گۆڕانکاریەکیان بەسەرداتوە بەرامبەر بە دیناری عێراقی. بڕکەیەکی دیکە ئەمیشەی پرۆگرامەکەمان بڕگەی یادەوەریەکانە کە باس لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە فەرمونون با پێکەوە بینەگەن. دەیدووی ساڵی 1938 لە دایکبوونی سەرکردە و گەورە پاڵەوانی ئیسلام و کورد سوڵتان سەلاحەدینی ئەیوبی و دووهەم ڕزگارکەری شاری قودسی ڕووگەی مسلمانان لە ناو کوردەکانی شاری تکریدا سەلاحەدینی ئەیوبی خۆی و بنەماڵەکەی بە کوردی قسەیان کردووە و شەوانە گوێیان لە هونەرمەند و شاعرە کورد زمانەکان گرتووە
پاشتر بەهۆی دڵسۆزی و چاکەکاریەوە جڵەوی فەرمانڕەوایەتی دەوڵەتی ئیسلامی و ئەیوبیەکان دەگرێتە دەست و دەبێتە یەکێک لە کاریگەرترین ئەو کەسایەتیانی دژی خاچپەرستەکان و ڕزگارکردنی مسلمانان کاری کرد بێت بە هێمە و سمبولی نەرمونیانی و ڕەوشجوانی و ئاشتی خوازی و مرۆڤدۆستی دادەنرێت. ئەوروپیەکان زۆر پێی سەرسامن و بنەماڵێکی لۆرد و خانەدانی فەڕەنسی بەناوی ئەنگۆلۆری تا ساڵی 1932 هەرنۆبەرەیەکی کوڕیان ببووە ناویان دەنا سەلاحەدینی ئەیوبی. هیچ سەرکردەیەکی جیهانی هێندەی سەلاحەدینی ئەیوبی لەلایەن دژەکانیەوە وەسف نەکراوە و ڕێزی لێ نەگیراوە. بە جۆرێک هەریەک لە شاعیر و فەیلسوفانێکی وەک دانتێ، ڤۆڵتێر، سێر والتەر سکۆت سەلاحەدین بە ڕەمزی ئەخلاق و بەخشندەیی و نەرمونیانی باز دەکەن. تاکە کەسایەتێکی ئیسلامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەوروپیەکان ئاواتی ئەوەی بۆ دەخوازن کە بریا لە مێژووی ئەوان بۆیە تەنها سەلاحەدینی ئەیوبیە. سەلاحەدینی ئەیوبی هەڵگری کەلتور و ئەخلاقی کوردەواریانە بووە، بەڵام بەداخەوە لەلایەن سیکۆلارەکانی کوردەوە سەلاحەدین پشتگوێ خراوە و هێندەی نایارانی کورد باسییان نەکردووە و سەلاحەدین بووەتە یەکەم کەسایەتی کە زۆرترین ستەمی لەلایەن کوردەوە لێ بکرێت. لە کاتێکدا کورد هیچ کەسایەتێکی بەدەر لە ئیسلامی نییە کە شانازی پێوە بکات، لە کاتێکدا هیچ کەسایەتێکی کورد هێندەی سەلاحەدینی ئەیوبی کوردی بە مێژوو مرۆڤایەتی نەناساندووە. بە جۆرێک مەسعود موحەممەد بیریاری گەورەی کورد پێی وایە تا ساتی هەڵکەوتنی سەلاحەدینی ئەیوبی کورد نەچوەتە ناو مێژووە و تاکە دەواازەی کورد و چوونی بۆ ناو مێژوو بە دەستی سەلاحەدینی ئەیوبی کراوەتەوە و سەلاحەدین ئەندازیاری بردننی کورد بووە بۆ ناو مێژوو. دەیدووی ساڵی 1970 دامەزراندنی یەکێتی نووسەرانی کورد وەک یەکێک لە ڕێکەوتنی ئازاری نێوان شۆڕشی ئەیلول و ڕژێمی بەعسی عێراق و لەلایەن وەزارەتی ناوخۆی عێراقەوە بە فەرمی مۆڵەتی کارکردنی پێدرا. یەکێتی نووسەرانی کورد ڕۆڵێکی سەرەکی گەڕا لە بژاندنەوەی ڕووناکبیری و ڕۆشنبیری کوردی و دەرکردن و چاپکردنی دەیان گۆڤار و ڕۆژنامە و کتێب. گیومەکوریانی و شکر مستەفا و مەسعود موحەممەد و عەلاءەدین سەجادی و شێخ موحەممەدی خاڵ و عیزەدین مستەفا ڕەسوڵ و حەمەی مەلاکەریم و حسێن عارف و مارف خەزنەدار لە ناوە دیارەکانی یەکێتی نووسەرانی کورد بوون. بەڵام دوای خۆماڵیکردنی نەود لەلایەن عێراق و ڕێکەوتنی نێوان شای ئێران و سەدام لە جەزائیر دژی شۆڕشی کورد، حکوومەتی عێراق لە هەموو بەڵێنەکانی خۆی پاشگەز بوویەوە و یەکێتی نووسەرانی کوردیش لە ساڵی 1970 هەڵوەشاندەوە و کردی بە بەشێک لە ڕێکخراوی ئەدیبان و نووسەرانی عێراق. دەیدووی ساڵی 2012 کۆچی دوایی دکتۆر ئیبراهیم فەقێ پسپۆڕ و ڕاهێنەری بواری گەشەپێدانی مرۆیی لە شاری نەسر لە وڵاتی میسر لە تەمەنی 62 ساڵیدا. ناوبرەو ساڵی 1950 لە ئەسکەندەری میسر لەدایک بووە. لە بواری گەشەپێدانی مرۆیی نووسین و بەرهەمی زۆری هەن بە یەکێک لە ڕاهێنەرە کاریگەرەکان دادەنرێت. موسڵمان بووە و ویستوێتی لە ڕوانگەی ئیسلامەوە گەشە بەتوانە و بەهرە و لێهاتوویەکانی مرۆڤ بدات. بینەرانی عزیز، دیارە ڤیددیوەکیان بۆ ناردوین پێشەوەی کە بچینە لای تەوەری سەرەکی بەرنامەکەمان و یەکەم تەوەر با پێکەوە بینێریەوە ڤیددیوە بین کە لە چیای حەسەن بەگ هەندێک ئامێری تایبەت خەریکی پاکردنەوەی ڕێگاکەن. با پێکەوە بینێریە و کورتە ڤیددیوە بین.
ئەوەی کە بینیتان دیارە ڤیدیۆکانی ئێوەیە کە بەفر ئیدی چیاکانی داپۆشیوە بەڵام بابیرمان نەچێت بەفراتوەتە خوارەوە ئەم ساڵ ناوەندی شارەکانیشی گرتی بووەوە بە تایبەتی گەرمیانیشی داپۆشی بوو بۆیە لەم وەرزە سەرمایەدا هەندێک چالاکی گەنجانیش دەبینین بۆی کە ئاژەڵە کێویەکان بە تایبەتی باڵندەکان لەم وەرزەیە بێدانەوێڵە نەبن وەکو کەمپین و وەکو ڕێکخرا و گروپ و ئەمانە هەڵمەتیان دەکرد بەناو شاخ و داخەکانە بۆی کە خۆراک و یادانەوێڵیان لە شوێنە جیاوازەکانە دانا بۆ باڵندەکان کە ئەمە کارێکی مرۆڤ دۆستانەیە بەڵام لە تەنیشتەمانەیە لە شەمەی ڕابردووەوە لە سلێمانی کەمپینێک ڕاگەیەنرا بە ئامانجی پاراستنی ئاژەڵە بێلانەکان لە تەوەر یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسە لەسەر ئەم کەمپینە دەکەین بابزانین ئایا ئاژەڵە بێلانەکان تا چەنە پێویستیان بە پاراستنی مرۆڤەکانی هەیە یاخۆت مرۆڤەکان دەبێ ئاژەڵە بێلانەکان بپارێزن وە کامانن ئەم ئاژەڵانە کە بێلانن وەک پێشتری و دەستپێکی بەرنامەکە ژاماژەم پێکردلەوەی کە ئەگەر ئاژەڵێک خۆماڵی بێ ئەوە دیارە لە ماڵان نایە ئەگەر ئاژەڵێکیش کێوی بێت بۆ تا ئێستا پێویستی بەوە هەیە کە مرۆڤ بیپارێزێت یاخۆت نا بۆ قسەکردن لەسەر ئەم کەمپینە میوانداری زۆر بەڕێز توانامین بەرپرسی کەمپینی پاراستنی ئاژەڵانی بێلانەمان کردو کاکتوانە زۆر سپاس زۆر سپاس بۆیەوە پێشەوەی کە سپاس بۆ تۆ بەرپرسی کەمپینەکە بتناسین دیارە بۆ خۆت کەسایەتیەکی لە بابەتی نووسین توانایەکی دیار وە سەرنجڕاکێشت هەیە حەزمان دەکردەوەی کە لە بابەتەکەی تریش گفتوگۆ بکەین کە ئیشاڵا لە بەرنامەکانی داهاتوودا لە خزمەتتا دەبین بەڵام لەم تەوەرەی بەرنامەیە زیاتر لەسەر کەمپینەکە قسە سپاس بۆ میواندارەکەتان پێزانم ئەم کەمپینە چی بوو کە ڕاتان گەیاندووە وە کێن مەبەستان چییە؟ ڕاستە کاکجەلال دەمێکە بیر لەوە کەمەوە کە من لە دەرەوەژیم لەوانەیە خۆت و بەشێک لە بینەرەکانە بزانن لێ ئاژەڵم هەیە ڕۆژانە بەر ئاژەڵەکەویت لە ناز و نعمەتێکی زۆر گەورەی ئاژین ئاژەڵی ئێتران ئاژەڵەکەی منیش بەسکە ئێمە سەیرەکەی سەگی کۆڵانەکەی تۆ نانیێبی خوا بێت چۆکیانی لەویایە سەرمایە بێ مناڵ عەزیەتیانەیە پشیلێک سیارە لێ کەسەی ئەچیتە وردەکاریەوە قسە لەگەڵ دۆستەکان دەکەی ئەوانی کە اختصاصی یاساییان هەیە قانونین لەگەڵ حاکمەکان سیرەکی دەقێکی یاسایی نییە بۆ پاراستنی ئەمانە لە درڕندەی ئینسان واتە ئەگەر ئەوەی توزە متابعی منی کە دەبێزانێت کە من لە ڕاستیا نووسەرێکی ئاینی نیم یان نووسەرێکی مەسەرەن ئیسلامی نیم بەڵام هەمیشە دیویشی معنی لە ناو منە ئیشەکەەوە هەمیشە لەو کەسە ناترسم کە هیچیان تیان نییە من هەمیشە ڕێزی کەسێگرم کە بەرنامێکی هەبێ بۆ ژیانی خۆی هەرچی بەرنامەیەگرێت بۆیە کاتێک کۆمەڵگا ئاوای لێ جۆرێک لە هەڵوەشان جۆرێک لە پەرتبوونی با بڵین ئەخلاقی وردە و دەدروستە بێ هیچ شتێک ینی جیلێک گێتە پێشەوە کە زۆر زەحمەتە ینی ڕێزی خواگرێن ڕێزی گەورە بچووکە گرێنە ڕێزی چۆن ئەمە کۆکەیتەوە چۆن ئەمە چاکەی یەکەم شت کە لەناو ئەم جۆرە کۆمەڵگایانەیە لەم حاڵەتی بازانەیە تووشە بێ ئەوەیە کە توندوتیژە بن توندوتیژە بنەوە جۆرێک لە عەبەسیانە بێ ینی تۆ گەنجەکە بینی هیچ باشیشی نییە بە هیچ شتێک بۆی گرنگ نییە ئەوە زۆر خەتەرە کاتێ مرۆڤ بەگاتە شتێکی تر هیچی بۆ خەتەر نییە هیچی بۆ گرنگ نییە پلەیەکە لە عەبەسیانی هیچ قیودێک ستانداردێک لە ناویان نییە لە شتێکا بیوەستێنێ ناکرێ بڵین ڕێژەی گشتیە بەڵام ڕێژەکە زۆر بەرزە مەسەڵەن لە ئاژەڵانایی بینیت دۆکومنتەکان هەن ڤیدۆکان هەن کە هی پیشاندان نین هی ئەوە نین بینەرەکانی تۆ ببینێ هی ئەوە نین تۆ ببینین من لە کۆنگرە ڕۆژنامەنووسێکە شاوتم ینی ڤیدۆیان بۆ من ناردووە لەسەر ئازاردانی ئاژەڵ کە هەر باسکردنی ئێستا عەزیەتانە ینی بە زیینووی بە کوردی قساکە کابرا بە زیینووی سەگێکی بەستۆتەوە بنزینی پیاکە ئاگریتێ بەرێ لەوانەیە بڵێنەوە هەمووی وانی و کابرایشی نەخۆشە زۆر بەس لە ماوەیەم 3 مانگە زیاتر لە 600 ڤیدۆی سەگ و پشیلی بەسەر پشیلەیەک جووسێکی خواردە خسوانتە ناو قەفەسێکەوە گرتویانە بە سیخەی کوشتن قریشکێنێ زریکێنە پشیلەکە لەسەر ئەوەی جووسێکی خواردە لە کاتێکاوە سروشتی خۆیەتی غەریزەی خۆیەتی ینی تۆ بیاگاو لە جووسکەکەەوە بێت تۆ عەقڵە هەیە هەوانە ئەو غەریزەی خۆیەتی من و تۆ جووسکەکەشە خۆین دایکی جووسکەکەشە خۆین و پشیلەکەشە کوژین ئەم توندوتیژە لە ڕاستیات توندوتیژێک وێنەیەکی گەورەترە ماپەکە گشتی ترە توندوتیژە لە ناخی ئینسان بەرامبەر بە ئینسانە ئەو کاتی ناتوانێت ئەو کاتی من ناتوانم شەڕ لەگەڵ تۆ بکەم بەس خۆتوانم شەڕ لەگەڵ مناڵەکانم بکەم ئەو کاتی ناتوانم شەڕ لەگەڵ مناڵەکانم بکەم بەس خۆتوانم کۆترەکانە عەزیەت بم بیم کە تۆ چۆن ئەمە ڕابگرین نزیکەی 3 مانگە خەریکیەوەین گرنگترینشی لەوە بکە مەسەڵەن 2 پرۆژە یاسایی ئامادەکراوە کە هی 2 ئەندامی ناو ڕێکخراوەکانی ژینگە پارێزی و ئاژەڵ پارێزین کە لەگەڵ ئێمە لەناوم کەمپینە دەستێ بەڕێوەبردن یەکیان لە ئەنجومەنی وەزیرانە پرۆژە یاساکە یەکیان لە پەرلەمانی کوردستانە پرۆژە یاسایە حکوومەت پابەندەکا بە دروستکردنی شەڵتەرێکی نیشتیمانی بۆ کۆکردنەوەی ئەم هەموو ئاژەڵە بەرەڵایە چونکە ئەم ئاژەڵانە
بە جۆرێک خۆیان لە عزیێت تاژین بە جۆرێک لەوانەیە بمنەوە بە ئاسایت بۆ سەر مرۆڤ بزانی لەوانەیە مناڵێکی پۆلیێکی سەرەتایی لە گەڕێکێکی تۆزێ دوورە دەستی وەکو نازانم برای مەحمە و نازانم کوێ نەوێرە بچێت بۆ مەکتەب لە بەروی گەلە سەجێک دوایەکە یعنی کەمپینی پاراستنی ئاژەڵان تەنیا پاراستنی ئاژەڵ نێتە پاراستنی ئینسانی شە لە ئاژەڵ لەنیلانی کەم وەکو ئەردەن وەکو ئێران وەکو تورکیا وەکو سوید ناکا کارۆقی ئێرانمان پێ ناکرێم ئاژەڵانە کۆ بکەینەوە و دوایەوەم لە کۆمەڵێک نەخۆشی گۆسراوە هەیە ئێمە لە ئاژەڵەکانەوە تووشە بینەوە ئاژەڵەکانش لە ئێمەوە تووشە بن لە هەر هەمی گرنگترەوە بوو منە ویست ئەمە لە توندوتیژی ئینسان بپارێزی بەڵام کاکتوانە بۆچی ئەم کەمپینەتان لە ئێستایا ڕاگەیان گرنگیان کەمپینە لە چیە کە لەم کاتەدا ڕابگەێنێ وەک بەڕێزی شت ئاماژەت پێکرد هەمووشمان نەزانین کە هەر لە دێر زەمانەوە ئازاری ئاژەڵان درا و ئەشکەنجە دراون هۆکار چی بوو کەمپینەتان گەیاندە ئێستا و لە ئێستادا ڕاتان گەیاند ڕاستە من هەر لە دەمێکە لە ناو سەری منە ڕاگەێنراوە بەڵام پێویستی بەوە بوو کە پێش هەموو شتێ لۆبیەشی بۆ دروستکە ئێمە ئیشێک نەبوو تەنیا بۆ ئەعلان بیکەین بۆیە 3 مانگ بوو خەریک بووین بە وردی بیچنین لەگەڵ کۆمەڵێک وەزیری بەڕێز دانیشتین لەگەڵ سکرتێری ئەنجومەنی وەزیران دانیشتوین ئەم هەفتەیە لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دانیشتین لەگەڵ فراکسیۆنە جیاوازەکان ئەندامە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان بە ئیسلامیەکانی شەوە دانیشتوین قسەمان کردووە پرۆژە یاساکەمان پێ پیشاناون ئەم پرۆژە یاسایی ئێمە هەمانە ئەنجومەنی شورا مۆری کردووە واتە هیچ خلافێکی لەگەڵ مثلا حکم ئیسلامیەکانی ئێمەیانە لەگەڵ عادەت و تەقالیدی ئێمەیانە لەمە ئەرک واجباتی ئاینیشی ترە هەروەک واجباتی ئاینی یەکێک لە ئەندامانی دەستەی بەڕێوەبردننی کەمپینەکەمان دکتۆر محەممەد پێنجۆنیە کە خۆی مامۆستای ئاینیە سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی لەبەرەوە میشە ئێمە زۆر گرنگ بووکە خەڵگواتیە نەگا کە ئیتیزازاتە یان مەسەرەن شتێکی لە ئەوروپاوە هاتۆ ئێوە ئێمە چۆن ئەم توندوتیژە ڕابگرین و ئەمە پاراستنی مناڵەکانی خۆمانە لە عزیەت و نەخۆشی گواسراوە بۆ ئێمە و ئەم ڕێژەی زۆر بێ وازان سەجێک هەشت بۆ 12 بچکەی بێ لە ساڵێکە ئەوە تاگەر 1000 سەکی دایکانەمان هەوێ لە ساڵی داهاتەوە 12000 سەگمان هەیە و ژمارە بەرەبەرە وازیە کاکە لە کۆنتترۆل دەرەچێت ئەبێ ئەمە حەل بکەین ئەمە خەترێتە بێ بەسەر ئێمە و خەترێتە بێ بۆ سەر خۆیان نیوەی بچەکانی بەزەوە ئەمرن ئەم هەفتەیە لە پاشی ئازادی پۆلیسێک یەک سەگی لێ 8 بچکەی هەیە بێ ئەوەی فەرمانێکی یاسایی یان مەسەرەن ڕاست پێدرابێ بۆ ئەوچکە تایبەت هەیە تاپڕێکی پێوەناوە 36 ساتمیتایە دایکەیە کە هەموو ژانی خوێنە بچکەکانی لێ لەم سەرمایە ئێخر ناتوانێت نام بخۆ ناتوانێشی 2 هەفتە لەوە پێش لە هەولێر دیسانەوە حەو بچکەی هەبوو تەقیان لێکردبوو لە 6 بچکەی مت لە برسا لەبەرەوەی دایکەکە ناتوانێت بچێت گەڕێ خواردن بدۆزێتەوە و شیری تابێوان چۆن ئەم توندوتیژە ڕاگرینیانی بۆیە ئەمە بەوردی ئیشمان کرد لە پێشەوە یاساکە زۆر گرنگە دوایەوە لەگەڵ وەزارەتی پەروەردە قسەمان کرد چۆن وانەی ئاژەڵناسی بە شێوەیەکی سادە ئێمە کە جەنابتان ئەم بەرنامەیەتان کردووە معریفەی شخصی خۆتان و تەلەڤیزیۆنەکەتان ئامادەتان کردو ئێمە لە مەکتەبە هەم ساڵەمان خوێند کەس پێی نەوتی نازاری ئاژەڵەمێن کەس پێی نەوتین ئاژەڵاوە بۆیە چۆن زۆر گرنگە بۆ مناڵەکانمان وانەیەکی ئاژەڵناسی بە شێوەیەکی سادە پشیلە چییە سەگ چییە گوێ درێژ چییە هێستر چییە نازانم بزن چییە یعنی ڕسمی ئەمانە وێنەی ئەمانە چیرۆکی ئەمانە ئەو دۆستایەتیە دروست بکەین لە بینی مناڵەکانمان و ئاژەڵان بووی ئەم نقطەی ئێمەتای نقطەیەکی ناخۆشی مێژوویە بێمە بێ بە دۆکۆمنت ئێمە ڕۆی نەبرین 50 ساڵی تر بەڵام نقطەیەکی زۆر ناخۆش ئەم ئازارە نامێنەوە ئەم ڤیدیۆیان نامێنەوە چۆن ئەمە حەلکەین کە من قسەم کرد لەگەڵیان هەمویان وەکو جەنابتان هاوخەم و متعاتیف بوون بەس پێویستی بە کۆکردنەوەیشیان دەگەم چۆن چارەسەری ئەم کێشەیەکەن وەک بەڕێزیش ئاماژەت بەوە کرد کە سەگ 12 بچکەیە بێت ئەگەر بێت ئەم حاڵەتە زۆر بێت لە ساڵەکان نازانم ئەگاتە ڕێژەیەکی زۆر ئێوە شوێنتان بۆ دابین کردوون چۆن ئەم کێشەیە چارەسەرەکەن چۆن سەرپەرشتیانەکەن چەند جۆر لەم کەمپینەیە سەرپەرشتی چەند جۆر ئاژەڵ ئەکەن ڕاستە 3 جۆر ئاژەڵ زۆر لە لای ئێمە هەن لە ئاژەڵە بەڕمەسەر بۆ نمونە ئێمە مەیمونمان نییە وەکو هیندستان وریچمان نییە وەکو سویر وانە ئەوەی کە زۆر گرنگە لای ئێمە سەگمان هەیە گوێ درێژمان هەیە کە گوندیەکان ئێستا ئیشی پێەکەن بە هاوینان بەشی زۆریان و بەزستانان برەڵانەکەنەوە ئەڵغان پیانە تەقێ سارە لیانەیە ینی من ڤیددیوان بۆ نردومە کۆمەڵە گەنج بۆ خۆشی لە یەکێک لە شارەچەکانی کوردستان نامێ نایبنێ بە ڤیددیۆیەک حرباکەن بە پشتی گوێ درێژەکە یعنی بابەتەنە ئینسانیەنە ئاینیەنە ئەمە هەم توندوتیژە چۆن ڕاگری و ئەسڵەن ڤیددیۆی کردووە وەکو شتێکی خۆش وەکو ڤیوی هەبێ خەڵک بیبینە و پشیلەش کۆکردنەوەی ئەمانە پێویستی بە هێزێکی گەورەی حکومی هەیە ژمارەکە زۆرەوە زۆر زیاتری شەوێ و ئێمە لەو پرۆژە یاسانەیە ئەومان نووسیوە کە حکومەت پابەندەکە هەموو پارێزگارێک پابەندەکە بە دروستکردنی شەفتەرێکی نیشتیمانی لە پارێزگاکە بۆ گرتنی کۆکردنەوەی ئەم ئاژەڵان یعنی ئەم شتا ئەم تەلەڤیزیۆنێکی ئیسلامی قسەی تیاکەم حەزەکەم و تاریخە بیر ببینەوە کە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە لە میسر لانە هەبووە بۆ سەگی بێلانە
ئێستا لە 2020 لە وڵاتیشی دەوڵەمەندی وەکو کوردستانە ئەم هەموو نەوت و نازانم چییە هەیە ینی ناتوانین ئەماش بەڵام کاکتوانە کە ناوی بوو جە و ئەمانەت برد ئیدی ڕەنگە بە جۆرە لە جۆرەکانی ئەم تەرخەمی لەم پرۆژەیە بکرێ ئەگەر بشکرێتە یاسا واتە جێبەجێکردنەکە چونکە دەبینین ڕەنگە پرۆژە خزمەت گوزاریەکان بۆ مرۆڤەکان دەبینین چۆن جێبەجێ دەکرێت لە هەرێمی کوردستانە ئێستا بۆ ئاژەڵەکان دەبێت چۆن جێبەجێ بکرێنەوە فشارتان چۆن دەبێت لەم ڕۆوەلەوەی کە ئەم پرۆژە دەبێت جێبەجێ بکرێت چونکە بودجێی دەوێت ئەمە یەک دوو ڕەنگە ئێستا هاوڵاتیەک بپرسێ هاوڵاتیەکی بەژمێنێتی ئەم هەرێمە بپرسێت بۆ حکوومەتی هەرێم و پەرلەمان مافی من زۆر دەدەن کە وەکو مرۆڤێکم ئێستا کاکتوانە بەتەمایە مافی ئاژەڵ لەمانە بسێنێت کاجلال هەمیشە ئەم بیت و بالۆرەیە هەیە کە مێشک ڕێژیەخە هەمیشە یەکەم قسە کە تووشمان بۆ ئەوەیە کە بۆ کەمپین بۆ مرۆڤی بێلانە ناکەن بەڕاستیەوەی شێکە لە زۆر ضرورەتەکانەوە هەیە مەسەڵەن پرۆژێکی دکتۆر عەبدولواحید هەیە نازانم مامۆستا حاجی کاروان هەیە نازانم پرۆژەی زات هەیە یەک دنیا پرۆژەی خێرخوازی هەیە بە تایبەتی بە سوپاس و ڕێز و دەستخۆشیەوە لەلایەن ڕێکخرا و حیزبە ئیسلامیەکانەوە ئەم پرۆژانە هەن زۆر ضرورن بۆ ئێمەش و کومرۆوەکو بابەتی ئەخلاقی بەڕاستی مرۆڤ یەکەمینە بەڵام با یەکشت بزانین ئەم بیت و بالۆرانە مێشک ئینسان هەمیشە دروستێکا بۆی کە پێی وایە ئەوێ ئێمە هیچ مشکلێکمان نەبێ ئەنجا بچین پشیلەیەکی بە دەرگاکە تۆ هەڵگەینەوە کە سیارە لیاوە قلیشکێنی و بەچکەکانی لەویایەوەن من لەگەڵم ڕایانیمەوە بەڕێکی جۆرێکە لە خۆپاڕاندنەوە لە ئیشەکە ئەزانی ئینسان هەمیشە مشکلی هەیە من لە سوی دەژیم ئەم شەو ئەم سەری ساڵ شەویەکی یەک هەواڵ خەبەری ڕئیسی STV ئەوە بووکە چاوەڕێکرا 1200 کە تەمانە بێ بزانن کە سویدێکی لە ڕەفێترین وڵاتەکانی عالەمە هەمیشە لە ژمارەدە نهاتۆتە خوارەوە تۆبلیستی خۆشگوزەرانترین وڵاتی دنیاە شەوی یەکی 2020 چاوەڕێکرا 1200 کەس لە سوید خۆی کوژە عالەم وڵاتە ڕەفیە خۆ ناکرێت بڵێمانە لە خۆشییا خۆیان نەکوژن ئەوانیش چیرۆکی خۆیان هەیە لەوانی لای من تۆ هیچ نەبێ مشکلی خۆیان هەیە مەبەستمە ئینسان هەمیشە مشکلی هەیە ینی سەرزەوی بەهەشت نییە بەڕاستی ناکرێت دانیشین هەموو شتێک تەواو بەبێ ئەنجا دەست پێ بکەین ئەم شتە نابێت دەست پێ بکەین ئەمڕۆ دەست پێ بکەین باشترە لەوەی سبەینە دەست پێ بکەین ئەمڕۆ دەست پێ بکەین ئەنجامێکی زووتر دەتوانین ئەنجامێکمان هەبێ بۆ ئەوەی کە چ گرنتی هەیە حکوومەت بێتە ناو ئەم ئیشەوە من پێم وایە ئیرادەیەکە ناو ئەنجومەنی وەزیرانە هەم ناو پەرلەمانە هەم لە ناو هێزە جیاوازەکانە وەلار هەمووی گرنگتر یاساکەوا چندراوە بووی سزای ئەو کەسانە بەکە ئازاری ئاژەڵێن مثلا لە ملیۆن دینارەوە غەرامەکەی دەست پێ کات تۆ بچی کردکوژی سەیجە بکەی یا پشیلێ بکوژی بە زیینگویی یا مثلا گوێ درێژێک بچی حربەی پیا بکەی ئەوانە دەبێتەوە بە جۆرێ لە جۆرەکان ئەوەندە عاقلانەیە کە حکوومەتیش بیری لێ کردوێتەوە چونکە غەرامەکە پارەکە گەڕێتەوە بۆ حکوومەت مثلا تۆ لە سەیجە بێ بەسارەکە و ملیۆن دینار غەرامەیە من پێم وایە حکوومەت پەلەیەتی لەوەی کەم لەمایانە پەلەیەکە بزڵ چۆن ئێستا لە ڕووداوی هاتووسەوە گەر عمودی یا درەختێک بشکێنیتەوە ئیدیەوە زۆر بە خێرایی دەگەنە سەرسەرت وەختی خۆشی من پێم وایە کە ئەو پرۆژەیە ژینگەیە کراوە لەوانەیە خەڵک گوتیبێتی کۆرە جاقەوە چۆنە بێ من ملیۆنێ بم بەس ئێستا تۆ کە سارەکە سەنەوەیەکەت نازانم تازاکەیتەوە چی لەسەر تە بچیت ئەوە بکە یا پارەی ژینگانە بە یاسا هەمیشە یەکەم جار زەحمەتە لە ساڵی 60ەکان لە ئەمریکا کە ڕەشپێستێگە چێ بۆ مەکتەب حیمایی لەگەڵ هەنێرن چکە پیان وایە ڕەشپێست نابێت و دوای لە ڕەشپێست بێ بە سەرۆکی ئەمریکا این ئەمری واقع ئەم بابەتە زۆر باشەکەواتە بە دەباوهاتنی خەڵکی بۆم کەمپینی ئێوە چۆن بوو کاردانەوەیان چی بوو چ ڕێیەکیان هەبوو ناتوانم بڵم خراپە ناتوانم بڵم زۆر باشە چونکە بابەتەکە خۆی تازەیە و ئینسانی ئەمە لە ناو کۆمەڵە قەیرانی زۆر هاشی مەسەلەن غازی نییە بۆی ئێستا نوتی نییە زستانە ینی پێی زەحمەتریان بابەتەشی پێ گرنگە وەڵێ باشە بەزەڵێ کاکەشتی زەڕورترێ لەبەرەوە ناتوانم بڵم زۆر باشە بەڵام زۆریش خراپ نییە بە دەمەهاتنیشی باشەیە لە هەمووی گرنگتر بۆ ئێمە ئەوەیە کە کۆمپانیای تایبەتەکان کەتی تایبەت بێتە ناو میشەوە مەسەلەن ئەو بەسپاسەوە سیاسیڵ هاتۆتە ناو میشەوە وعدیاوە نەکوعدیاوە مەسەلەن ڕایگەیاندووە کە کەمپینێکی سریع دروست دەکات لایەن کەم بۆ کەیسە ئەمەرجنسیەکان تا ئەو کاتی یاساکە جێبەجێ بێ حکوومەت ئەو شەڵتەرە گەورانە دروست دەکات ئێستا ئێمە سەرجێکمان هەیە لە بەدرگای ئێوە سارە لیاوە قاتی شکاوە خوێنی لێ یعنی چی بکەین دانیشین تا ئەم کەمپینە دروستە بێ ئەیبیبین بۆ ماڵی خۆمان ماڵی 4 3-4 پشیلی لێ ماڵی کاکسیوان هەفتا و ئەو نەسەجی لێ ماڵی خۆ ناکرێت لە ماڵات چۆن شوێنێکی سریع دروست بکەین مەسەلەن ئێستا ئەم بەیام شەو تەلەفۆنیان بۆ کردم گوێ درێژێک لە راپەڕی سارە لێ و قاتێکی شکاوە ئێساوە خوێنی لێت ینی بۆستین دانیشین هەمومانەتانیشین ئەم بابەتە بابەتێکی مرویە بابەتێکی ئاینیە بابەتێکی اخلاقیە زۆر زەڕور هەمووی بێتە ناوە لەبەرەوە من باوەڕم وایە کاتوانین شتێک بکەین کەواتە گرنگترین ئەو هاوکاریانەکەیەوە لە کەمپینەکەدا کۆیەکەنەوە چییە بۆ ئاژەڵە بێ سەرپەرست ئێمە لەم کەمپینە دوو هەدەفمان هەیە وەکو عەرزم کردن هەدەفە استراتیژیەکە بریتە لە وروژاندنی پرۆژە یاسایەک و
بریتە لە مەسلەی داخڵکردنی وانەی ئاژەڵناسی بە شێوەیەکی سادە لە ئیجوکیشنەوە بووە ئەو کەم هەدەف استراتیژیەکەمانەکە ئیشی بۆکەین هەدەفێکی ترمانەیە کە زۆر سەریع بۆ ئەم هەفتەیە کۆکردنەوەی کۆمەک خواردنی ئاژەڵان تەنانەت ڕاخەروەوانە بۆ ئاژەڵانی برینارن مثلەن سۆز و ساردە ئێستا کولانە نییە جگەلەوەی دەرمان زۆر بۆ ئێمە زەڕورە دەرمانی تایبەت بە دەرمانی تایبەت بە ئاژەڵ ئێوە ئەگەر بتانەوێت هاوڵاتیان هۆشیار بکەنەوە لەوەی کە ئازاری ئەم ئاژەڵانە نێن بە چ ڕێگەیەک ئەتوانن کە خەڵکی هۆشیار بکەنەوە چونکە ئەمە بەڕاستی زۆر لەسەر و هەموو شتێکەوە گرنگترە لە ڕاستیها ئەو ئیشی ئەوەیە وەکو میدیا ئێمە بۆتان بنووسین ئێمە ڕێنمایەکانتان بینە بروشەرەکە خۆمانمان پێیەتانەی نییە و بەشێکی زۆری بروشەرەکەمان دیاری کراوە بۆ پەیوەندی نێوان مرۆڤ و ئاژەڵ لە ئیسلامە مثلەن نمونە جوانانەی یەکدنیا نمونی ڕۆشن و جوان هەیە حەقی خۆتانە حەقی میدیاکانەکە ئەم بابەتە بۆ خەڵک وشار بکاتەوە من پێم وایە خەریکە وشارێکە بەرەبەرە دروستە بێ 2 ساڵی ئایندە جیاوازترەوێت لە ئێستا زۆر باشە کاکتوانە دەرفەتم زۆر نەماوە ئەمڕۆ پێم وایە کەمپینەکەتان لە سلێمانی کۆتایی پێدێت ئەچنە هەولێر و بەرنامەکتان تاکەی کەمپینەکە تاکەی دەبێت ئەمڕۆ 2 ڕۆژمانە لە سلێمانی لە سمینەوە چکە هەفتەیە کەمپینەکە بە 3 ڕۆژ لە سلێمانی 3 ڕۆژ لە سوێنەوە لە هەولێرە بین ڕۆژی سێشەمە ڕۆژی چوارشەمە ڕۆژی پێنجشەمە ڕۆژی هێنی کەمپینەکە بەو شێوە ئەلامیە کۆتاییە بەڵام کارەکانی کۆتایی هەر ڕاستیاتوانم بڵم کەمپینەکە لە دوای هەفتەیەوە دەست پێکەوەی کە لەگەڵ ئەو کۆمپانیانە دانیشین ئیشەکانیان چییە تەنانەت ینی ئەوەندە بەلایانە من دوێنێ بمنیانەوە ئەوە تەندەرەکایین بە بەڵێندەر بۆ دروستکردنی ئیشەکە چینە ناو ئیشەکەەوە سەرپەرشتی ئیشەکە بکەین و من لێرەواڵم هەر خاوەن پرۆژێکی گەور و بچووک هەر کۆمپانیایەک هەر خێرخوازێکەوێت بێتم پرۆژێکی مرۆییە و ئەخلاقیەوە ئاینیە کە دەست پێش خەریب بکەن لە شار و شارۆچکەکانی خۆتان بۆ دروستکردن ئێمە ئامادەین هاوکاریتان بکەین ڕێنماییتان بینێ سەرپەرشتی ئیشەکە بکەین بۆی ئیشەکە ڕێک بخێن زۆر سپاس بۆ بەڕێز کاک سپاس بۆ جەنابتان سپاس بەرپرسی کەمپینی پاراستنی ئاژەڵانی بێلانە سپاس بۆی کە لەگەڵمانە بوویت بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە پاش نابڕەکەت درێژە بە بەرنامەکەمان دەدەین. لەم وەرزی سەرمایەدا هەنێکمان هەرکە تۆزە سەرماکە هادیدی ڕق بووینێتەوە لە ماڵەوە لە تەنی سۆپاکەشدا هەنێکیش فێر بوون گەنجەچنە ناو ئاوە ساردەکانەوە مەلە دەکەن و بە جۆرە لە جۆرەکان ڕاهاتوون بەڵام لە ناو ئەمانشدا کۆمەڵێک گەنج لە هونەری نینجا لە پێنجوێن ئەمانە چەند ڕۆژی ڕابردوو چوونەتە ناو چمی گۆڵێ لە ناو بەفر و لە ناو ئاوەکەدا هەندی ڕاهێنانی تایبەت بە هونەری نینجایان ئەنجام داوە کە پەیامێرمان سوهایب محەممەد ڤیدیۆیەکی بۆ ئامادەکردین لەگەڵەمانەیە بە پێکەوە بینەریان بین بزانین چۆن لە ناو ئەم سەرما و سۆڵە و لە ناو ئاو و بەفردا یاری و ڕاهێنان دەکەن. ئەمڕۆ ڕێکخراوی نینجا سەربەیانی وەرزشی پێنجوێن بە باشمان زانی لەم کەشوها ساردەدا بینە دەرەوە مەشوڕاهێنانێکی باش بکەین بە تایبەت لەم وەرزە ساردەدا داواکارم لە هەموو وەرزشەوانان بتوانن سوودمەند بن لەم وەرزە چکە بە تایبەتی خۆی هەیە بە تایبەت ئاوی سارد گرینگە بۆ وەرزشەوانان تاوەکو سوودمەند بن لە ئاوی سارد و بتوانن ئەم سوودانە چەند سوودێکی باسەکەم وەکەوەی کە گرینگ بێت ئاوی سارد باشە بۆ خەوی شەو باشترەکات و پێز جوانەکات و قش بەهێزترەکات و دواتر بەرگری لەش بەهێزترەکات و دواتر لە هەمووی گرنگتر دڵخۆش دەکات.
ئێمە وەکو ڕێکخراوی نینجا لە کوردستان ئەمڕۆ لە کەشوهاوێکی ساردا لە شارۆچکەی پێنجێن بە باش مازانی کە بینێ دەرەوە بۆ ئەنجامدانی کۆمەڵە مەشق و ڕاهێنانی سەخت لە ڕاستیدا ئەم جۆرە ڕاهێنانە بوێری ئەوێ ئیرادەی ئەوێ هەر کەسێک ئەمە ئەو دەرخەری ئەوەیە جەستەی مرۆڤ توانای ئەوەی هەیە بەرگەی سەرمایەکی زۆر بگرێت تەنها مرۆڤ پێویستەوەی ئیرادەی هەبێ بەهێز بێ بێوێت هەرچێ خۆی بێ ئەتوانێ بیکە ئێمەش ئەمڕۆ لەگە بەشێک لە فێرخوازەکان هاتوینە دەرەوە لە کەشوهایەکی بەفراوی ساردا کە ڕەنگە پلەی گەرما لە خوار سفرەوە بێت ئێمە لێرە کۆمەڵی مەشق و ڕاهێنانی چڕ و بەهێزمان ئەنجامدا ئامانجی ئێمە لەم ڕاهێنانانە ئەوەی کە جەستەمان فێر بکەین لەگەڵ کەشوهاوەکانی چ گەرما بێت چ سەرمان ڕابێت وەکو یاریزانێک ماوەی 3 ساڵە لە فێرگەی نینجام ئەو لەخوا بزیابێت بەردەوامێکی باشمان هەوە لەگەڵیدا و چەندین بەشداری چەندین نمایشمان کردووە و چەندین تەمرینی قورسمان بینیوە لە ماوەی ئەم 3 ساڵەدا لەخوا بزیابێت توانیمانە ڕنگدانەوەیکی باشمان لە کوردستان و دەرەوەی کوردستان و ناوچەکە بەگشتی هەبێت و هەروەها توانیمانە چەندین سەرکەوتن تۆمار بکەین لە پێنجێن و کوردستانیش بە تایبەتی ئەم فێرگەی نینجا بۆ ماوەی 3 ساڵە بۆ ماوەی 3 ساڵە بەردەوامە و لەیەکی 2007ەوە دامەزراوە و تاکو ئێستا کار و چالاکیەکانی بە شێوەیەکی باش ڕنگدانەوەی هەبووە و کاریگەری باشی هەبووە لەسەر کوردستان و خەڵکی پێنجێن بە تایبەتی وە خەڵکانێکی زۆر ڕویان کردوتە ئەم هونەرە و ئێمە بێبێ گوێنەدانە و سرد و سەرمایی نەدەرەوە تەمرینەکانی خۆمانەکەین و لە کەشێکی زۆر ساردایە بەڵام ئێمە تەمرینەکانمان ناوەستێت ئەم تەمرینانە تەمرینێکی زۆر قورسە یعنی مەلەکردنی تایە جۆرەها تەمرینی تایە لەناو بەفرەکەیە کرێت و ئێمە ساڵانە چەندین جار ئەم تەمرینانە ئەنجام دەین لە هاوی نابێت لە پاییزا بێت بەهار بێت زستان بێت ئێمە ئەمانەوێت خۆمان لەگە سروشتا بگونجێنین و گوێ نادەینە وەرزەکان لەگەڵ هەموو سروشتەکانە خۆمان بگونجێنین. تەوەری دومی پرۆگرامەکەمان داهاتووی سلێمانی لە چاوی چەند قوتابیەکدا کە لەم ڕۆوە چەند خوێندکارێک لە قوتابخانەکانی یونایتد ساینس چەند پرۆژەیەکیان ئامادە کردووە لە ڕووی ئەدەب و هونەر و کلتورەوە کە لەم بارەیەوە هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین بەرلەوەی بچینە سەر گفتوگۆکانمان فەرموون با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. بینەران یازی ساوکاتێک کە راپۆرتەکە دیارەگرفتی تیا ئامادەی دەکەن دەچینە سەر بابەتەکەمان لە چەند ڕۆژی ڕابردوودا پێشبڕکەیەک لە نێوان خوێندکارانی یونایتد ساینس قوتابخانەکانی یونایتد ساینس ئەنجام درا لەسەرەوەی کە تێڕوانین یا ئەوان چۆن سێری 10 ساڵی داهاتووی سلێمانی دەکەن لە ڕووی ئەدەب و هونەر و کەلتورەوە لە شاری سلێمانی بە تایبەتی لەو ڕوانگەوە کە کاتێک سێری شاری سلێمانی دەکەین بە تایبەتی لە هاویناندا هەمومان ڕەخنە و گلەیمان لەوە هەیە کە سێری بۆ نمونە حاویەکەی سلێمانی دەکەین چە
دووکەڵێک بە ئاسمانی سلێمانیەوە دروست بۆیان ناوچەکانی پیشەسازیەکان لە تانجەرۆ یاخۆ دەبینین لە ناو شاری سلێمانیە هەندێک شوێن هەیە کە دەتوانێت لەم شوێنەیە شتێکی جوانتر دروست بکرێت کە سیمای شار دروست جوانتر بکات. بۆیە پێشبڕکەیەک لە نێوان خوێندکارانی قوتابخانەکانی یونایتد سانس ئەنجامدرا کە دیارە دوجار پێشنگایەکیان بۆ کردنەوە هەندێک لە قوتابیەکان پلەی یەکەم و دووەم و یاخۆت بەپێی ئەو مەدالیایی کە بەدەستیانەوە پلەی باشیان بەدەستێناوە کە دیارە لاەنە پەیوەندیدارەکانی سلێمانیش لەو پێشانگایەدا بەشدار بوون بۆ قسەکردن لەسەرەوەی کە داهاتووی سلێمانی لەناو بەرهەمی قوتابیەکانی یونایتد سانسدا قسە بکەین با بزانین کە چیان کردووە چی دەبینن لە 10 ساڵی داهاتوودا. لەسەرم تەوەرە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دەشتی فاڕۆق سەرپەرشتیاری پێشانگاکە وەروە دوو لە قوتابیەکان کە پلەی یەکەمیان بەدەستێنەوە یا پلە یەکەمەکانیان بەدەستێناوە لە پێشبڕکەکەدا کردومانە. مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتە یاخوا بەخێربی بەخێر بن کاکەوەش کاک ڤالان و کاک سۆلان وانە بەخێر بێن. مامۆستاگەر لە جەنابتەوە دەست پێ بکەین چۆن بوو لە ئەسڵا ئەم پێشبڕکەیەکتان دانا کە بیر لەوە بکەنەوە بابزانین ئەگەر بەم شێوازە مامەڵە بکرێت لە ڕووی کەلتور و ئەدەب و فەرهەنگی سلێمانیەوە 10 ساڵی داهاتووی سلێمانی چۆنە بێت لە چاو قوتابیەکانتانەوە. سەرەتا زۆر سوپاسانەکەم ئێمە وەکو خوێندنگاکانی خۆمان وەکو کۆلێژەکانی یونایتد ساینس ئەمە دوم ساڵە کە پرۆژێکی وا گەورەمانێ بەناوی بەرهەمی منەوە. ئەم پرۆژەیە بۆ ساڵانی کەش هەوڵێن کە بەردەوام بێ کاری جوانتر بکرێ. هەمیشە ئێمە خوێندکارەکان وا فێرەکەین ساڵانە بەرەو چۆنەڵی کاری باشتر و شتی باشتر بڕۆن. یەکێک لەوانش ئەم پرۆژەیەمان دروست کردووە کە بە ناوی پرۆژەی بەرهەمی منەوە کە ئەمە دووەم ساڵەتی. لەم پرۆژەیە زیاتر لە 95 پرۆژە بەشداری کردووە و 140 خوێندکارتیا بەشدار بووە. ئەم پرۆژەیە زیاتر ئەو شتە کللتوری و ئەدەبی و لایەنە هونەریانە ئەگرێتەوە کە خوێندکارەکانمان تا بەشدار بوون. مامۆستا ئەم پرۆژەی بەرهەمەکانی من کە باسەکەی باز لەوەکەی 2 ساڵە بەردەوامە هەر ساڵە و چەند پرۆژەیەک لە خۆ دەگرێت یان هەموو ساڵێکەرەوەیە لە ڕووی ئەدەبی و هونەری و کللتوریەوە ئەبێت یاخود بڕیارتان نەیەوە کە لە ساڵانی داهاتوودا پرۆژەی گرنگتر بخەنە بەردەمی خوێندکارەکانتان؟ بەدڵنیە ئێمە ساڵانە چۆن لەی پلانمان بۆی هەیە ساڵانە بەتمای گۆڕانکاری زیاتری نیشاءالله لەوچێ هەر لە سنووری شاری سلێمانیشانە بێ ئەم پرۆژێ تەنها بۆ شاری سلێمانی بۆ هەموو شارە کوردنشینەکان نیشاءالله بەتەماین ئەم پرۆژەیە بکەین بۆ 10 ساڵی داهاتوو بۆ ناوی پرۆژەکەمان بۆ شێوە بووە 10 ساڵی داهاتوو خوێندکارەکانی کۆلێژی یونایتد ساینس چی پرۆژەیەکیانەیە بۆ شاری سلێمانی لە ڕووی جوانکاریەوە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی ژینگەییەوە کە ئێمە بتوانین شتی باشتر پێشنیارکەین و ئەو لایەنانەی کە بۆ نمونە وەکو بەرپرسیارن لەم شاری ئەتوانن بۆ نمونە ئەم ئیسیفادە لەم پرۆژەی خوێندکارانە بکەن و لەم بیرۆکانیان بکەن کە بۆ ساڵانی داهاتوو سلەیمانیەکی بەم شێوەیەمان هەبێت زیاتر پرۆژەی خوێندکارەکان زیاتر لەسەر ئەو بابەتانە بووە. تا چەند ئێوە لە توانای خوێندکارەکانتان ڕائبینن کە بتوانن لە 10 ساڵی داهاتووە سلێمانی بە شێوازێک بگۆڕن کە پرۆژە ئامادە بکەن لە ڕێی ڕێگەوبانەوە لە ڕێگەی دروستکردنی کارگە و چەنەها پرۆژەی گرنگی کە وەک دەزانین چەنەها گەنجمانەیە لە ئێستایا بێکار و ینی ئێوە لە توانای ئەم خوێندکارانەتان ڕائبینن کە لە 10 ساڵی داهاتووە وا لە سلێمانی بکەن کە زۆربەی کێشەکان چارەسەرکەن. سواز بۆ خۆ ئێمە ینی توانیویانە بەو شێوەی کە لە چاوی کامێرەکان و چاوی میوانەکانشا دیار بووە پرۆژەکان ئاسێکی باشی هەبووە و پێشبینی زۆر باشتیا بۆ کە بێتۆم پرۆژانە بکرێ سلەیمانی گۆڕانکاریەکی تەواویتیا ڕوئەیە خوێندکارەکانش سپاس بۆخوا ئاسێکی زۆر باشیانەیە لە هەموو ڕووەکانەوە ئەتوانن بۆ 10 ساڵی داهاتوو یان چەند ساڵێکی کە ئیشەڵڵا ئێمە ئەم پرۆژانەکە جێبەجێ بکرێ شتی زۆر باشتریشی لێتە بەرهەم بە ئومێدین کە هەمومان پێکەوە بتوانین کارێکی باش بۆ شارە خۆشەویستەکەی خۆمان بکەین کە شاری سلەیمانی دەشتی ڕەنگە بینەر پرسیاریەوەی هەبێت لە ڕووی هونەری ئەدەبی کەلتوری ئەمانە چۆن دەتانەوێت 10 ساڵی داهاتووی سلێمانی ببینین بۆ نمونە ئەم قوتابیانی کە بەشداریان کردووە لە ڕووی هونەریەوە پرۆژەکانیان چی بوون بۆ سلێمانی؟ بەڵێ کۆمەڵە خوێندکاری زۆرمان هەیە کە پرۆژەی هونەریان هەبووە کە پرۆژەکان زیاتر بۆ نمونە زیاتر ئەو کەرەسە ڕسایکلینانی کە هەن کە فرێدراون لەسەر جادە و شەقام و شۆچەکانە کەوتون ئێمە ئیسیفادیان لێ بکەن هونەرمەندەکان هەڵیگرنەوە بەکاری هونەری بۆ نمونە ناتوانین زۆر شوێنی پێ دیکۆریان زۆر شوێنی ئەومان هەیە کە پێی بڕازێننەوە وە لە ڕووی بۆ نمونە
کلتوریەوە لە ڕووی کللتوریەوە ئێمە چۆن بتوانین پارێزگایی لە کللتوری کورد بکەین بۆ نمونە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی ئەو فەرهەنگەی کە هەمانە زیاتر بیپارێزین بۆ شێوە لە ڕووی ژینگەیەوە چۆن بتوانین سلەیمانی بۆ نمونە بۆ 10 ساڵی داهاتوو ئەو کارگەیان ئەو نەگشتیانی کە هەن ئەبنە هۆی چۆنڵی پیسبوونی ژینگە ئێمە چۆن بتوانین چارەسەریکەین ئەمانەمان هەمووی خسۆتە ڕوو ئیشەڵا کە بتوانین بەرەو باشتر بچێ پرۆژەکانی خوێنکارەکان بە گشتی لەسەر ئەو بابەتانە ئەدوی مامۆستا لە ئێستەیە لەم دۆخی ئێستەی کوردستانە بوونی ئەم جۆرە پرۆژانە چه گرنگێکی بۆ سلێمانی هەیە چه پرۆژەی ئەدەبی بێ هوەری بێ کولتوری بێت ئایا پرۆژەی گرنگتر پێشەم پرۆژانە نەبوون کە لە حاڵی ئێستەیە زەڕورتر و گرنگتر بن بۆ سلێمانی کە خوێندکارەکانتان پێشکەشی بکەن بەدڵنیایە ئێمە ساڵانە کۆمەڵە پرۆژەمان هەیە و یەکێک لەوانە بەرهەمی منە کە ئێمە پێشنیارمان هەیە و پرۆژەمان هەیە کە ئەین بەلایانی بۆ نمونە بە پرسیاری ئەم شارەکە ئیشەڵا ئەم پرۆژانەی خوێنکاران بگرنە ئەستۆی خۆیان و کاری باشتری پێ بکەن و سوودەکەشی ئەوەیە ئێمە ئەگەر بۆ نمونە هەممان پێکەوە دەستە جەمعی مانوێ کارکەین بۆ شارەکانی خۆمان بۆ شوێنە کوردیەکانی خۆمان ئەتوانین ساڵ بە ساڵ بەرەو پێشی بەرین لە هەموو ڕۆیەکانەوە ئێمە بۆ نمونە پرۆژەی لەلایەنی کولتوری و لەلایەنی ڕۆشنبیریەوە پرۆژەمان هەبووە کە کتێبخانەی گەڕۆک ئێمە ئەتوانین لە زۆر شوێنیان لە ناو پارکەکانە ئێمە ئەتوانین کتێبخانە دانێن بۆ کەسانی کە حەزەکەن بۆ نمونە کتێب خوێندنەوە کۆمەڵە پرۆژەی هاوشێوەی ئەوە کەشتی تازە گەری و باشە بۆ شاری سلێمانی توانیمانە ئەمانە بخێنە ڕوو کە بۆ 10 ساڵی داهاتوو یان ئەکرێ زووتریش یعنی ئێمە لەوە چێ 10 ساڵ زۆر درەنگ بێ بەڵام ئەکرێ ئێمە پێشتریش ئەم کارانە بکرێ بۆ دەوڵەمەکردنی فەرهەنگ و کللتور و ژینگەی شارەکەمان کە بتوانین ئێمە ئەم پرۆژانە گرنگیان پێبین یان زیاتر خەڵکی شارەکەمان بەم پرۆژانە بناسێن زۆر باشە ئێستا دومیوان تیشمانەی بابچینێ لای ئەمان کاکسۆلان و کاکڤالان کاکسۆلان لە جەنابتەوە دەستپێکەم ئەگەر مایکەکە بگری بەدەمتەوە خۆت بناسیێنی لا قۆناغی چەندەمی قوتابخانەیت وە پرۆژەکەت لەسەر چی بوو؟ بەڵێ من ناوم سۆران ئیمادە خوێندکاری کۆلێژەکانی یونایتد ساینزم لە قۆناغی ناوەندین پرۆژەکەی من باس لە قۆناغی ناوەندی پۆلی چەند؟ پۆلی هەشت پرۆژەکەی من باس لە هونەری ریسایکلینەکەوەتە لە ئارت ئۆف ریسایکلین لە 10 ساڵی داهاتوودا چی بەسەر دێت هونەری ریسایکلین چۆن بڵێ دووبارە بەکارهێنانەوە ئێمە ئەتوانین لە پارچە پلاستیکێکی بچووکەوە تا پارچە پلاستیکێکی گەورەیان هەر شتێکی تر بێ مەژ نییە پلاستیک بێ کاغەز بێ ئاسن بێ قوتوو بێ شوشە بێ کارتۆن ئەتوانین کارێکی هونەری پێ بکەین بەرهەمێکی هونەری پێ بکەین کە سیمایەکی جوان بۆ شوێنە بدا کە دایئەنیتیایە بۆ من پرۆژەکەی من ڕسمی ئالبرت ئاینشتاین زانە ئالبرت ئاینشتاین دروست کردووە بە شتی دووبارە بەکارهێنرا واتە پلاستیک کارتۆن چەتاڵ ئێستا بوون ئێمە ئاچین بۆ سەیرانێ چەتاڵ و قاوە کەوچک بە سەفەری ئەیبین بۆچی ئێمە فڕێبینە ئەو ژینگە بۆچی نەهێنین نەماڵ پاکی بکەین شتێکی هونەری لێ دروستکەین کە هەم زیانی بۆ ژینگە نەبێت هەم سوودیشی بۆ خۆمان هەبێت لە ڕێی جوانیەوە جوانی بدا بە سروشت و جوانی بدا بۆ شوێنەی کە دائەنیتە ئێستا بوون ئێمە لە ماڵەوە دیوارێکمان هەیە هیچیتانی ئەتوانین لەوحەیەکی بچووک دانین لە ماڵەوە هەر شتێکمان هەبێ تەسبیح کە ئەدڕۆیە جاروبار ناتوانین چاکیکەینەوە توانین بۆ مورەکانی لەوحەیەکی زۆر جوان دروستکەین یاخود مەرج نییە هەر لەوحە بێ توانین پەیکەری پێ دروستکەین ئێستا بوون ئێمە لە بازاڕ یان لە شوێنە گشتیەکان پەیکەری زۆرمان هەیە بەڵام هەمووی ڕەنگە لە گەچ دروست کرابێت هەمووی لە گەچ و چیمەنتۆ دروستکراوە بۆچی لە گەچ و چیمەنتۆ دروستکراوە کە زیان بە ژینگەش ئەگەیەنن و سوودیان نییە ئەتوانین بەو شتە دووبارە بەو هەمانە دروستیکەین کە دووبارە بەکارهێنراوە خاوەنی بیرۆکەی ئەم پرۆژەیە ببوورە کێ بوو خۆت بووی یان بەسەرپەرشتی مامۆستایەکت کەم بیرۆکەیان پێیاویت و تۆش بە ئەنجامێگەێنی یەکەم جار خاوەنی بیرۆکەکە خۆم و مامۆستاکە بەیەکەوە ڕاوێژمان کرد بۆی بەرهەمێک دروستکەین تا دوجار گەشتین ئەم بەرهەمە کە هونەری دووبارە بەکارهێنانەوە هەم سوودی هەیە بۆ خۆمان هەم بۆ ژینگەش پیس ناکە سیمایەکی جوانیش ئەبەخشێ بەنیازی تا 10 ساڵی داهاتوو تۆ لەسەر ئەم پرۆژەیە بەردەوام بیت یاخود پرۆژەی دیکە لە مشکدا هەیە و ئەتەوێت پرۆژەی باشتر ئەنجام بدەیت
بەڵێ هەر بەنیازم لەسەر ئەم پرۆژەیە بەردەوام و پرۆژەی باشتریش وەکو هەر وەکو ئەمە دروستکەم. کاکسۆران ئێستا فکرەی تۆ دەبێت کێ بەکاری بهێنێتەوە لە سلێمانیا بۆی کە سیمای سلێمانی بەمە هیچ نەبێت جیاوازیەکی هەبێت لە ڕۆی کە حاویەکانمان پڕ نەبێت لەم جۆرە مەوادانەی کە باست کرد پلاستیک و ئاسن و تەنەکە یاخود کاغەز هەر شتێکی ترە بێت لەوەشەوە کە ئەو هیکەلانی کە هەن ئەو تابلو جوانانەی کە لەبێت لەسەر شەقامەکان بنەخشێنرێت با بەمانە جوانکاریان بۆ بکرێت لە زۆر لە وڵاتانی ژا هەیە دەبینی بەو ئامێرانە شتیان دروست کردووە پەیکەری جوان گۆڵ یا شتی سروشتی دیکەیان دروست کردووە. بەڵێ ئێستا لە وڵاتان زۆر هەیە بۆ تۆ بتەوە پەیکەری دروستکەی لە وڵاتان هەنێ وڵاتیان زۆر وڵاتە پێشکەوتەکان بە شتی دووبارە بەکارهێنرا و دروستەکەن بە مادەی دووبارە بەکارهێنرا و دروستەکەن سیمایەکی جوانیشە بەخێ جوانتریش دەرەچێ و سوودیشی هەیە. زۆر باشە کاک ڤالان ئەگەر تۆ خۆت بناسیێنی لە قۆناغی چەندەمی و پرۆژەکەت چی بوو؟ بەڵێ من ڤالان هەڤاڵ لە قۆناغی ناوەندی پۆلی هەشتم پرۆژەکەی من ئەوەیە کە سلێمانی وۆڵ دیزاین یعنی دیواربەندەکانی سلێمانی کە دیزاین بکرێ و بە شێوەی سێڕاهەندی و بە شێوەی سیرامیکی و بە کارە هونەریەکانی لەسەر بکرێ ئەکرێ ئەم پرۆژەی من بۆ پردەکانیش بەکار بێنرێ کە زۆر لە پردەکان شێوازی ناشرینیان پیشانداوە ئەمە زۆر جوانشێت لە حکومەوەی کە زۆربەی پردەکانی ئێمە یا دەبنە شوێنی ڕکلامی حزبەکان یاخۆت هەڵبژارنەکان جاریوای دیمەنی ڕکلامی هەڵبژارنەکان هەتاکو و هەڵبژارنەکەی داهاتوژار پێوەی دەمێنێتەوە. بەڵێ ئێمە بەوە جیامان کردەوە کە بە هۆی هەڵکەوتەی شوێنی جوگرافی سلێمانیەوە دیواربەندی زۆرمانەیە و لە 10 ساڵی ئایندا پێویستە دیواربەندی تر دروست بکرێ هەر بەهۆی هەڵکەوتەی شوێنی جوگرافیەکەەوە ئێمە کەوتوینەتە ناو شاخ و گرد و ئەو شوێنانەوە بۆی هەرز نێنێ پێویستمان بە دیواربەندی زۆرەوە ئەم دیواربەندانە هەر بە سپێتی و بە سادەی بمێنەوە ناشرین نەبن پێویستە ڕسمی لەسەر بکرێ خودکاری هونەری. مامۆستا پرۆژەی ئەم خوێندکارانە تا چەند سەرکەوتوو بووەوە ئایا کەی دەچێتە بواری جێبەجێکردن چکە بەڕاستیەوە ئەم پرۆژێکی زۆر جوانە کە ئەگەر ئەم نەخشانە لەسەر ئەم دیواربەندانی سلێمانی ئەنجام بدرێت ئەمە شتێکی جوانە بێت و سیمایەکی جوانیش بە سلێمانی ئەبەخشێت. بەتەشیر بە دڵنیاییەوە پرۆژەی ئەم خوێندکارانە ئەگەر بێت و لایانی بەرپرسیاری ئەم شار ئەگەر بێت و ڕەچاوی ئەم پرۆژانی ئەم خوێندکارانە بکەن ئەکرێ بۆ نمونە شاری سلێمانی زۆر جوانتر بکرێ بەم پرۆژەی خوێندکارانە و تا ڕادەیەکی زۆر سپاس بۆخوا گرنگیان بە پرۆژەکان ناوە ئەو کەسانە میوانانی کە هاتن بۆ سەیکردنی پرۆژەکان ئەتوانم بڵێم لە 180 بۆنەوەی میوانەکان زۆریان بەدڵ بووە کەمینەیەکی زۆر لەوە چێ بەڵام زۆرینەی ئەرێنی بووە ئێمەش خۆشحاڵین بۆی کە بۆ 10 ساڵی داهاتوو ئەم پرۆژە ئەم خوێندکارانە کێسا ئێمە لێرە دانیشتوین بیبینینەوە ئیشەڵڵا بۆ 10 ساڵی داهاتوو. دیارە دەچینە لای راپۆرتەکەمانەوە زیاتر زانیاری لەسەر پێشانگاکە و هەم لەسەرەوەی کە ئەو بەرهەمانە چی و چی بوون کە خراونەتە ڕوو دەیبینین. بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێک لەسەر هەمان پێشانگای بەرهەمی من کە پرۆژەی قوتابخانەکانی یونایتد ساینسە با پێکەوە بینەری بن کە هاوکارمان دانیار نورەدین بۆی ئامادە کردوین. کۆلێژەکانی یونایتد ساینس دومین پێشبڕکێی ساڵانەی خۆ لە ژێر ناونیشانی خەون بە سلێمانێکی چۆنەوە دەبینی 10 ساڵ دواتر بۆ مامۆستا و قوتابیانی کۆلێژەکانیان کردەوە. مامۆستایانی کۆلێژەکان پێیان وایە قوتابیەکانیان لە ئاستێکی زۆر باشدان و چەندین پرۆژەی گرنگیان پێشکەش کردووە کە دەکرێت لایەنە پەیوەندیدارەکان سوودی لێوەربگرن بۆ بەرەو پێشبردننی شاری سلێمانی. ئەم جۆرە چالاکیانە زۆر گرنگە چکە هونەری کوردی بەرەو چۆنەڵی لە ناوچوونەچێ پێویستە ئێمە ساڵانە تازەکەینەوە بە جلوبەرگی کوردی بەکار ڕەنگینەکانیان بە لەو حێمە بتوانین ئەو کارانە سەر لە نوێ دووبارە تازەکەینەوە پیشانی نوێیەکانی بێت. خۆی بێگومان ئەم چالاکیانە گەنجێکی زۆر تایبەتی هەیە بۆ لەبەر ئەوە ئێمە بتوانین لە 10 ساڵی داهاتووە چ پرۆژەیەک چ شتێک کرد بۆ شاری سلێمانی. لەو ڕوانگەمە خوێندکارەکان بە چەندین پرۆژەی ناوازە بەشداریان کردووە. ئەمە هۆکاری ئەوەیە کە هەر لە ئێستا ئێمە ئەوە لە خوێندکاران بکەین کە بیل لە داهاتووی شاری سلێمانی بکەنەوە بە شێوەیە کە بتوانن لە داهاتووە چ شتێک کرد بۆ شاری سلێمانی چ گۆڕانکارێک بکرێت بۆ شاری سلێمانی ئەو پرۆژانە بەردەوام بێت لە داهاتوو ئەتوانرێت شتی زۆر باشکرێت بۆ شاری سلێمانی ئەتوانین کە چەندین پرۆژە و شتی بۆ شوێ بکرێت کە ئیسفادەی هەبێت بۆ شارەکەمان و خەڵک پێ ئاشنا بێت.
ئەم پێشبڕکێ بە ناوی خەون بە سلێمانیەکی چۆنەوە دەبینی 10 ساڵ دواتر قوتابیان بە پرۆژەکانیان لە بوارەکانی ئەدەبی و هونەری و کللتوری وەڵامی ئەم پرسیارەیاندایە و دواتر ئەنجامی کارەکانیان لەلایەن ژمارەیەک لیژنەوە هەڵسەنگێنرا و قوتابیە سەرکەوتووەکان خەڵات کران. ئێمە وەک مەکتەبەکەمان کۆلێژی سلێمانی نمونەیەک چند ئامادەیەکەیەتی بەشداریمان کردو بەم کارە جوانانە و ئێمە ساڵانە ئەیکەینەوە ئەم پێشانگایە بەناوی بەرهەمی منەوە هەر یەکە لە تەلەبەکان تێڕوانینیان بۆ 10 ساڵی داهاتوو چی ئەبێ لەسەر سلێمانی ئێمە هەوڵمان ناوە شتە کوردەواریەکان دەرخەین هەوڵمان ناوە کەسایەتی کوردەواریەکان دروستکەینی تر هەر یەکە بە پرۆژەی جیاجیا بۆ نمونەوەی من ئێستا بە نقطە بەشداریم کردووە ئیشەکەم بریتە لە ئەوە کە ئیبراهیم ئەحمەدە و تەلەبەکانیشمان بەشداریان کردووە بە پرۆژەی جیاواز کە لە 10 ساڵی داهاتووە سلێمانی چی بەسەری ئەم پرۆژانە. ئەم پێشبڕکێیە ئامانجی زیندووکردنەوە و پەرەدان بە بەها کولتوری و ئەدەبی و هونەریەکانە لە شاری سلێمانی و دەبێتە هاندانی قوتابیان بۆ بەرەو پێشبردننی شاری سلێمانی لە بوارە جیاجیەکاندا. بەخێربێنێ ئەم پرۆژێکتەمان کردووە فەرشێکی کولتوری کۆنا ئەم دیزاینە بەرەو ڕۆشتنە چۆ ئێمە شویستمان دیسان دووبارێکینەوە نەمانویست ئەم دیزاین بەرەو ڕۆشتن بچێ ئەم بەسەر دەبێ دروستمان کردووە 2360 سەر دەبێ هەموو سەردەبەکان لە مەکتەب ئەو کاسانەی کەوا ئاویان خواردبووە فریاندا ئێمە کۆمان کردەوە لەبەرەوەی نەمانویست بێ خۆرا بچێتەوە بڕۆ لە جاتی 20 نوفرەیدان ویسمان ئێمە شتێکی ئاواجانی پێ دروستکەین چکە ئەم شتە کولتوریە بۆ نمونەیەکە لەبەر ئەوەی کە خەڵکەکانی داهاتوو بتوانن شتی ئەوە جوان دروستکەن ئێمە دەمانەوێت دوای 10 ساڵیکە پرۆژێکدانین لەبارەی فڕۆکەخانەوە فڕۆکەخانێک لە بینی شارەکان دانێنی کوردستان لە بینی شارەکانی هەرێمی کوردستان دانێنە و چونکە چەند سوودێکی هەیە کەمکردنەوەی خۆداپێکێشانی سیارە کەمتر دەبێتەوە لەگەڵ ژینگە پاکتر دەبێت ئەو کاتە دەتوانین بە فڕۆکە بە ئاسانتر بگەینە و شارێکە دەبانێت. ئێمە پێشنیارێکمان کردو بۆ 10 ساڵی داهاتوو لە کوردستاندا بۆ ئەوەی ڕەچاوی ئەم خاڵانە بکەین هیچ خوێندنگەیەک لە کوردستانە دوو دەوامی تێدا نەکرێت و خوێندنگاکان بکرێن بە ئیکۆسکوڵ واتە دۆستی ژینگە و بیمەی تەندروستی بۆ خوێندکاران هەبێت قوتابخانەی تایبەت بە نابینایانیش هەبێت. قوتابیانی سەرەتایی و دواناوەندی و ئامادەی کۆلێژەکانی یونایتد ساینس لەم پێشبڕکێدا کە زیاتر لە 150 قوتابی هەڵبژێدراو دەبوون بە 90 پرۆژە بەشداریان لە پێشبڕکێکەدا کرد و ئەو قوتابیانەشی پلەی یەکەم و دووەم و سێمیان بەدەستهێنا لەلایەن کۆلێژەکەەوە خەڵات کران. دانیا نورەدین تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان بەردەوامین لەسەر گفتوگۆکانمان دەچینەوە لای کاکەڤالان با بزانین باست لە سریدی کرد بزانین ئەو سریدیە چی ئەگەر بۆمان باسکەی ئەو نەخشەی کە لەسەر دیوارەکان دروستی ئەەکەن. بەڵێ بە کوردی سێڕەهەندی پێوترێ ئەم جۆرە وەک وابێت کە ئەچیتە لایەوانێ یان لە دوورۆ سیرەکەی وازانی هەر بەڕاستی ئەو شوێنە وایە بۆ نمونە ژوورە دروستەکەی لەناو دیوارێکە تۆ لە دوورەوانێ وازانی ئەو ژوورە هەر بەڕاستی لە ناو دیوارەکەی بەڵامەوە بە دەستکرد دروستکراوە بە دەستی و بە بۆیە. زۆر باشە کەواتە پێویست بە چی ئەکا چونکە ئەمەی کە گرنگە ڕەنگە لە هەرێمی کوردستانە پرۆژە زۆر بێ فکری جوان زۆر بێ بەڵام دوجار با بیرمانەتی حکوومەت هەرێمی کوردستانە میشە دێتەوە سەرێ دەڵێ مۆنە بودجێ کەمە یاخۆت پارە نییە. ئایا ئەمەی کە ئەم پرۆژەی تۆ پێویستی بەچی هەیە بۆ میێوەی کاکە سۆلان پێویستی بەس بە پاشماوەکانی پلاستیک و نایلۆن و کاغەز و کارتۆن و تەنەکەوەمانە هەیە ئەوەی تۆ پێویستی بەچی هەیە تەنها بۆ یاخە یاخۆ شتی دیکەتان پێویستە؟ بڵێت بۆ یاخو ئەتوانین بۆ کارەی ئەمیش ڕیسایکلین لەسەر دیوارەکانیش شت دروست بکرێ بەسەرە دەبە یاخود بە قوتووی کۆکاکۆلا یاخود ئەو شتانە کەواتە توان پرۆژەکانتان هاوکار بن بێت بتوانن شتێکی جوان دروست بکەن. تێچیەم پرۆژەیەتان چەنە بەتایبە ئەو پرۆژەی تو ئایا تێچۆکەی زۆرە بێت یعنی هیچ تەخمیناتێکت بۆ کردووە لە ڕوویەوەی کە ئەم پرۆژەیە گەرجێبەجێ بکرێت لە بۆنمە دیوارێکی 5x5 چەندی تێچە یاخۆت شتێک کە بتەوێت دیمەنێک بگۆڕی هیچ تەخمیناتی ئەمانشتان کردووە؟ بەڵێ ئەو کاتە نرخی بۆ یاخەکە ئازانێ هەرزانی و کوالیتیەکەشی پێویستە کوالیتیەکی بەرز بێگەر کوالیتیەکی نزم بێ هەر لەگەڵ بارانبارینە یەکسەر
هیچ شتێکی لێوە دیار نامێنێ و سیمای شارەکەش تێگەیە. کاک باڵن تۆ خۆ چی دروست کرد بۆ پێشبڕکێکە؟ من ژوورێ بوو 2 ژوور لەمسەر بۆ ئەوسەر کە بە شێوازی فریدی بوو کە ڕسم و لەو حەشی لە ناو ژوورەکانە هەڵواسرا بوو و بە شێوازێکی سێڕەهەندی دروستم کردو. پلەی چەندەمت بەدەستێنا؟ پلەی سێم. پلەی سێم. مەدالیاکە چییە؟ برۆنز. کاک سۆلان ئەگەر تۆ پێمان بڵێ پلەی چەندەمت بەدەستێناوە شتەکە چی بوو دروستت کردبوو؟ من پلەی یەکەم بەدەستێنا. باشە مەدالیاکەشت گۆڵدا هات؟ بەڵێ گۆڵدا. ئەو پرۆژەی من دروستم کردبوو وێنەی زانە ئالبەرت ئاینشتاین. بەچی دروستی ماوەدەکانی قۆبچەی دووبارە بەکارهێنا چونکە ئێمە بۆ هەیە جیل ئەدڕێ ناتوانین بگەین بە فەقیر و ئەژار چونکە دڕاوە ئەتوانین قۆبچەکانی لێکەینەوە بەکاری بێنین وەکوتم تەسبیحیش ئەتوانین و کە ئەچین بۆ سەیران گەشت و هەر ئەو قاپانەوە ئەو شتانش کاغز ئەتوانین بۆ ئێمە ساڵت مەکتەب تەواوەکەین دەفتەرەکەی ئەمێنێتەوە فڕێ ئەتوانین ئەوە بەکاربێنین. تۆ ماوەدانەوە هەموو بەکارێناوە لە دروستکردنی ئەم ڕاستمەیە؟ کارتۆنیشم بەکارێنەوە. زۆر باشەمەوە سادەشتی دێنەوە لای جەنابچەند پێشبڕکێکەکەتان چۆن بوو هەڵسەنگاندنەکەتان بۆ پرۆژەکەی ئەمان چۆن بوو؟ سواز بۆ خوا ساڵ بە ساڵ پرۆژەکان باشترە وەکو باسم کرد پێشتریش ئەمە دووەم ساڵە پرۆژەی بەرهەمی من کۆلێژەکان ئێمە ئەنجامێن هەڵسەنگانێکی زۆر باش بوو میوانە بەڕێزەکان تا ئاستێکی زۆر باش بەدڵیان بوو پرۆژەکان و هیوادارین بۆ ساڵی داهاتوو پرۆژەی باشتری هاوشێوی ئەم پرۆژەیە بکەین و بە شێوازێکی باش. لە بەندیەکەتان چۆن دانا هەڵسەنگاندن بۆ پرۆژەکانی لە بەندیەکان بۆ نمونە ئەکەوێتە سەر ئەوەی کە بۆ نمونە تەلەبەکان جلوبەرگی مەکتەبیان لەبەر بوو بێ بۆ نە پرۆژەکەی چەندێ سوودی هەیە بۆ شاری سلەیمانی تێچووی ئەو پرۆژەیە بۆ نمونە ئایا کەمە زۆرە لە توانای بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە ئەم پرۆژەی جێبەجێکە یان بۆ نمونە ئەگەرێکی دوورە و ئێمە وەکو خەیاڵێک ئەم پرۆژەیەمان دروست کردووە ئەو پرۆژانەی کە خوێنکارەکانمان ئەنجامیان ناوە هەمووی پرۆژەی بۆ نمونە بەکاری ئەو کارانەیە بۆ نمونە بۆ شتە ڕسایکلینانیان ئەو کەرەسانەیە کە زۆر بە ئاسانی ئەکەوێتە بەردەست و ئێمە توانین کارە هونەریەکانی پێ بکەین یان کارە کللتوریەکان و کارە کۆمەڵایەتەکان کە زۆر بە ئاسانیان پرۆژانە دابی نەکرێت و ئێمە توانین لایەنی چۆنەڵی دەسەڵاتداریش ئەم پرۆژانە بە ئاسانی چۆنەڵی بخەنە ڕوو. زۆر باشە مامۆستا ئەو پرۆژانەی کە لای ئێوە پەسەند بوون و پلەی یەکەمتان پێیاون گرنگی پرۆژەکە بوویان ئەوە بوو کە ئەو خوێندکارە ئیشی لەو پرۆژەیە کرد و پرۆژەکەی ینی بۆ نمونە کاکە سۆلان وێنەیەکی زانایەکی کێشاوە گرنگی جوانی وێنەکە لە لای ئێوە گرنگ بوو پەسەند بوو کە ئەم پلەی یەکەمی بەدەستێنایە خودت گرنگی لە خودی پرۆژەکەی خۆیان بوو کە لە پاشماوەکان شتی جوان دروست بکات بەدڵ خوێندکارەکان لەسەر چ پلە بەندێک ئێوە ئەوە ئاستیان ئێنی ئاستی یەکەم و دووەمی بەڵێ ئاسەکان بۆ نمونە جیاوازم بۆ نمونە ئێمە مەدالیەکان جیاواز بۆ نمونە ئێمە نزیکی 11 مەدالیای گۆڵدمان نەبووە برۆنز بۆ نمونە 30 دانەمان نەبووە و سیلڤەر 30 دانە و عەفو و برۆنزش 39 دانەمان هەبووە بەو ڕادەیەوە مەکتەبەکانشمان نزیکی 11 مەکتەب لە خۆوەگرێت بەڵام ئێمە تەلەبەکان بۆ نمونە بەپێی ئەو شێوەیە هەڵسەنگانمان بۆ کردووە ئایا ئەم تەلەبەیە چەندێ سوودمەند بووە لەو شتە ڕسایکلینانیان ئەو شتانی کە فڕێ درێ بۆ نمونە بتوانێت بیکا بە کارێکی هونەری بیکا بە شتێکی جوان و پیشانی خەڵکی بە کە ئەو شتانەش ئەکرێ باشتر بکرێن و پیشانی شاعر خەڵکی کوردستانی بن کە ئەم پرۆژانە لە سلێمانیا میشانە ئەکرێت مامۆستا دەشتی پارێزگاری سلێمانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێوەبەری ڕۆشنبیری سلێمانی ئەمانە سێ لاینی زۆر پەیوەستن بەم پرۆژانە و بە خودی شاری سلێمانی و داهاتووی سلێمانی و خزمەتکردنی سلێمانی لە ڕووی ئەدەب و هونەر و کەلتورەوە قسەی ئەم سێ لایەنە چی بوو بۆ پرۆژەکانتان و ئێوە ئەم پرۆژانە چۆن تەسلیمی لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی ئەمانەی سلێمانیان دەکەن لەوەی کە سوود لە پرۆژەکان و فکرەکانیەوە وەرگرن بەدڵنیایەوە ئەو کەسانی کە هاتوون بۆ ئەوێ سەیری پرۆژەکانیان کردووە لە هەموو ئاست و چین و توێژەکان هاتوون و بەدڵنیایە پرۆژەکانیان زۆر بەدڵ بووە و پرۆژەکانیان هەڵسەنگاندووە و ئەو پرۆژانی کە باشون بە تێبینی لای خۆیان نووسیویانە و ئیشەڵڵا بەڵێنی ئەوەشیان ناوەیان ئینی ئەوەیان ناوە کە 10 ساڵی داهاتووە ئایان زووتر ئەم کارانی کە باشن خوێنکارەکانی کۆلێژەکانی یونایتد ساینس
دروستیان کردووە ئیشەڵا بکرێنە بواری فەرمییاندنی ئێوە ئەمە پرۆژانە بە دڵنیایە لەسەر و ئێمە بۆ نمونە کۆلێژەکان ئێمە بە شێوەیەکی ڕسمی ئەتوانێت تەسلیمی ئەو کەسە بە ڕێزانی کە ئەیانێ ئەم پرۆژانە جێبەجێکەن. بۆ نمونە مامۆستایستە پرۆژەیەکی وەکەوەی کاکەڤالان ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە نەخشاندنی ئەم دیوارانە لە ئەستۆ خوێندکارەکانی خۆتانە بێت یاخود لایانی دەسەڵات خۆیان کەسی تایبەتدان ئەکرێ هەم ئاهەنگیە بێت لە بینی بۆنە لایەنی دەسەڵاتدار و خوێندکارانیشە ینی شتەکە یەک لایەنە نییە ئەماتوانین شتەکە دوو لایەنە بێ خوێندکارێکی زۆرمان هەیە لە کۆلێژەکانی خۆمان لە خوێندنگە حکومیەکانە بۆ نمونە لە خوێندنگە حکومیەکان ئێمە توانین ئەم خوێندکارانە بەکاربێنین لەگەڵ مامۆسای هونەرایە بۆ نمونە لەگەڵ مامۆسای بابەتەکانی کەیە مامۆسای کوردی ئێمە توانین ئەم پرۆژانە ئەنجام بین مەرج نییە بۆ نمونە تەنها حکوومەت ئەم کارە بکە ئێمە توانین خوێندکارەکان بەدەست و پەنجە نەخشینەکانی خۆیان ئەم کارانە لەگەڵ تەواوی مامۆساکانە ئەم پرۆژانە ئەنجام بن بە تێچوویەکی کەم بەڵام لە هەمان کاتە ببێتە هۆی سیمایەکی جوان بۆ شاری سلێمانی. لە کۆی ئەو خوێندکارانەی کە بەشداری ئەم پرۆژانەیان کردووە چەند مامۆستا سەرپەرشتیان نەکات؟ بەگشتی مامۆساکان هەر دەرسە چۆنەڵی کۆمەڵێ مامۆسای لەخۆ گرتووە مامۆسای هونەرە مامۆسای کوردیە مامۆسای کۆمەڵایەتیە مامۆسای نیزیە تەواوی ئەم بابەتانە ئەکرێ بۆ نمونە لە مامۆساکان لەوە چه مامۆسای کوردی بۆ دە مامۆسای کوردی سەرپەرشت بووە مامۆسای عارەبی بە هەمان شێوە مامۆسای هونەر بە هەمان شێوە کۆمەڵێ مامۆسای زۆر سەرپەرشتی ئەم پرۆژەیان کردووە. زۆر باشە دوایین قسەی ئێوەش کاک سۆلان و کاکڤالان چیتان هەیە لەوەی کە لە ڕێی پرۆژەکانتانەوە دەتوانن خزمەتی زیاتری شارەکانتان بکەن فەرموو کاک سۆلان تۆ. بەڕای من کە هونەری ریسایکلینگ واتە دووبارە بەکارهێنانەوە ئەتوانین لە جاتی بۆیاخ بەکاریبێنین لە جاتی فڵچە بۆیاخ بۆ ئێمە هەر ئەوە بەکاربێنینەوە هەر ڕسمێ بە بۆیاخ و بە ئەکریلیک و بەوانە بکەین بە قەڵم ئەتوانین بەوانە بکەین بەو مادانە بکەین و پارێزگایی لە ژینگە بکەین و تێچۆکەشی کەمتر بێت و ئازیەتی خۆمان نین کە بچین بۆ بازاڕانە بکڕین و هەرتوانین لە ماڵەوە دەستمان بکەوێت و لاشەوە حکوومەت گیری خواردەوە بەسەر ڕیسایکلین حاوێکی سلێمانی و نازانێت چی لێ بکە بەڵێ بۆچی ئێمە زیاتر فڕین بۆ قوتوەکانی بۆیاخیان فڵچەکان کە بەکاری نانی زیاتر فڕێ درێت و پێویستمان پێی نابێت ئێمە حەزەکەین کە ئەم هونەرە وەکوانەیەکی سەرەکی بخێنرێت لەوانی هون ئەو پرۆژەی تۆ باوەڕت وایە ئەنجامدانی ئاسانە چکۆ ڕەنگە بدرێتە دەستی حکوومەت دەستەمی کا بڵێ قورسە یا بوجەم نییە باوەڕت وایە ئاسانە ئەم جێبەجێکردنی ئەم پرۆژەی تۆ خۆی مەرج نییە هەر حکوومەت بۆمانکە ئێمەش خۆمان ئەتوانین بەڵام خۆ من دەسەڵاتی سەر شقۆ شەستەکە شەقامەکانی شارم نییە ئەتوانین بڕۆی گرێبەستیان لەگەڵا بکەی بوون هەنێک کۆمپانیا هەیە گرێبەستەکە بە تەندەریان بۆ وەریەگرێت دیوارەکان بۆ یاخەکەن یان ڕسم دروستەکەن سەر دیوارەکان ئێمە شتوانین هەر بۆ خۆمان نەک بۆ ینی بۆ شەقامەکانیان بۆ هەر لە ماڵەوە لە خۆمانیان بۆ مەکتەب یان بۆ هەرشێن ئۆفیسێک یان شتێک ئەتوانین لەوحەیە دروستکەین یان ئێوەتانەوێت هەماهەنگی لەگەڵ کۆمپانیەکانە دروست بکەن لە بری ئەوەی ئەوان هەستن بە ئەنجامدانی بە وێنەیەک بە بۆیاخ لە ڕێی ئەو پاشماوانە بتوان ئەم وێنانە دروست بکەن. بەڵێ اینجا حکوومەتیش ئەتوانی یارمەتیمان بە زۆر باشە کاکڤالان تۆ دوایین پەیام و قسە چی هەیە بۆ لایەنە پەیوەندیدارەکان لەوەی کە ئەم پرۆژەی تۆ ئاسان ئەتوانن جێبەجێ بکەن. من هیوادارم لە 10 ساڵی ئایندار پێش 10 ساڵی ئایندەش ئەم پرۆژەی من جێبەجێ بێ نەک تەنها لە دیوارەکان بەڵکو لەسەر پردەکان وەکو خۆتتە ڕیکلامەڵاساوە لە جاتیەوە وێنەیەکی هونەری و سێڕەهەندی هەڵبواسرێت جوانترە لەوەی هەر ڕیکلام بێت و ڕیکلامی شتەکان ئاسانیشە. بەڵێ زۆر باشە زۆر سپاس بۆ هەریەکە لە بەڕێزان مامۆستا دەشتی فاروق کە سەرپەرشتیاری پرۆژەی بەرەمەکانی من بووی سپاس بۆی کە لەگەڵمانەوەی کاک سۆلان و کاکڤالان سپاس بۆیەوەش بە هیوایەوەی کە هەمیشە لە بەرزی و لە ئاستێکی بەرزافتان بینینەوە سپاستان دەکەین. بینەرانی عزیز بەرگە بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی نوێی دیکە بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە. خواتان لەگەڵ.